بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزداین. لە بەرنمەی ئەم جارەدا بەسەرهاتی خوێندکارێکی کورد دەجێڕینەوە لە شاری مووسڵ کە دواتر دەبێت بە دکتۆرێکی ناودار و ئێستا لە شاری لە وڵاتی ئەڵمانی ئاژی کاویش دکتۆر ئارامبانەیە. ئارامبانەی یەکێکە لەوانەی کە بە چاوی خۆی کۆمەڵێ بابەتی گرنگی مێژووی بینیوە و لەم بەرنمەیەدا شایەتیان لەسەردا بە تایبەتیش لەسەر وێرانکردن و خاپۆرکردنی شاری خەڵاتزێ کە خۆی بە چاوی خۆی هەندێک لەو ئەنفال کراوانەی بینیوە کە توانیویانە بەشێکی کەمیان ڕزگارکەن بەڵام بەشێکی زۆریشان ڕەوانەی خواری و عراکراون و لە گۆڕە کۆمەڵەکاندا بە خاکس پێدراون. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵێنەوە و شایەتی لەسەر ڕووداوەکانەدا کە خۆی تێیدا بەشدار بووە. کاگاران بەخێر بێ بۆ بەرنامەی پەنجەمۆر. زۆر سپاسانەکەم بۆ ئەو فرسەتەی کە یاوتانە بە ئێمە بۆ ئەوی بتوانین هەندێ لەو ڕووداوانەی لە کوردستانە کە لە کاتی ژیانی خۆمە کە لە کوردستانی عێراق بووم ڕوویداوە بۆتان باسکەم. زۆر سپاس دەکەین. ئێمەش خۆشحاڵین کاک دکتۆر. حەزم کرد بەوە دەست پێ بکەین. تۆ لە سلێمانی لەدایک بوویت، وابزانام خانەوادەکەشتان دەمێکە لە شاری سلێمانی، بەڵام بانەیەکەتان هەر لەگەڵ خۆتان هەڵگرتووە. ئەو هۆکەی ئەوەیە کە باپیرم وەختی خۆی لە ئێرانەوە لە بانەوە هاتبوون بۆ ناو کوردستان، بەڵام باوکم خۆی لە سلێمانی لەدایک بووە. ئەوە بوو کە ئەوانەی لە ئێرانەوە ماوەی چەند ساڵ لە ئێران لە عێراقمانەوە هیچ جنسیان وەرنەگرت، بەڵام باوکم بە عەقڵی خۆی لە هەر لە ساڵەکانی لە ساڵی 50کانە چوو جنسی عێراقی دەرهێنا و بۆ بتوانیمان بمێنەوە، بەڵام ناوی عەبەی حەمەبانەی هەر بە ناوی مایەوە لەبەرەوە لەقەبی بانەیەکەمان هەروە هەڵگرتووە. هەچەنە بانە خۆم هێشتا نەمبینیوە. تا ئێستا نەتبینیوە؟ نەخێر نەمبینیوە. هەر بە گشتیش بنەماڵەکەتان ینی یەکێک لایەنی هونەری گرتو، یەکێک لایەنی زانست و باوکت یەکێک بووە لە بەنا یاخود وەستا بەناوبانگەکانی شاری سلێمانی. ئەکرێ باسی ئەو سەردەمەمان بۆ بکەی. ئەو یەکێ بوو لە هاوڕێ کۆنەکانی ڕەفیق چالاک و هاوڕێکانی زۆربەی ئەو عەلی بۆسکانی و ڕەفیق چالاک و ئەوانە هەمووی هاوڕێی ئەو بوون. تەنها ئەو نەیتوانی بخوێنێت چونکە بە تەمەنێکی کەم بژنی هێنا و هەروەها لێپرسراوی بەرامبەر دایک و بەرامبەر باوکی بوو. لەبەرەوە ئەو بە ئێمەی هەر ئەیودەی و هەچیەکەکەن ئێوە ئەبێ شەهادە وەرگرن بۆ ئەوەی پێویست بەیسێنەبێت لە دنیاە شەهادەیە خوێنی بەرزە، خوێنی باڵایە. جا هەروایشە کاک دکتۆر باسی ئەوت کردوتە هاوڕێی ڕەفیق چالاک و کاک عەلی بۆسکانی و ئەوانە بووە. بیر و باوەڕی چەپی هەبوو، ینی مەسەلە بیر و باوەڕەکە بوو یاخۆت چونکە ئەوانە تۆزێک لە چەپ و لە حیزبی شیوعی ئەوانەوە نزیک بوون. باوکم هەر لە سەرەتاوە لە حیزبی شیوعی هەبووە. وابزانم پێش چەند ساڵ پێشەوەی کۆچی دوایی بکات وابزانم شەهادەیەکی وەرگرت لەوێ، وابزانم 50 ساڵ بوو یا 60 ساڵ بوو ئەندامی حیزبی شیوعی لە کوردستانە. و هەروها ئەوەی کە ئەوەی باوکم کردی چەنەها کەسی عەرەب کە لە جنوبی عێراق ڕایانە کرد لە ژێر نظامی بەعد چەنەها جار کەسی هێنا لە ماڵی ئێمە ئیشاردەوە هەتا ئەگەیشتە شاخەکان و بۆ ئەوی ڕزگاریان بێت. لەبەرەوە هەر لە سەرەتاوە شوێعەت بوو. ئەوە شتێکی باش بوو چونکە بۆی شوێعەتەوە ئێمەی بە شێوەیەکی زۆر ئازاد گەورە کرد. ئەوە شتێکە ینی نە بەلایانی ینی زیاتر بەلایانی زانستی ئابردینی و زیان بەلایانی ئاینیان نەچوین. لایەنە چەپێتیەکەی بەقووەت بوو یاخود نەتەوەیەکەی ئەوەی پەراوێز خست بوو لایەنی نیشتیمانی و کوردایەتی و نەتەوەی و ئەمانەشی بەلاوە گرنگ بوو. باوکم لایەنی نیشتیمانەکەی زۆر بەلاوە گرنگ بوو. لەبەرەوە یەکێ بوو لەو کەسانی کە بە هیچ جۆرێ قبولی نەئەکرد کە خۆ دەزانی کورد زۆر ئەوەی کە بە سیاسەتەکە لە دوای 5 دقیقە بە شەڕ لەسەر سیاسەت بە هیچ جۆرە ئەو تەداخلی ناکرێ و هەر کەسێ ئەیەوێت باشتری بکە با خۆی بچێتە ناو سیاسەتەوە. کاگارام ئەو ساڵی کە تۆ لەدایکەبی ئەگەر کەشفی بکەین ساڵی 63 لە سلێمانی ڕووداوێکی گرنگ ڕووەدا. ئەویش مەناتە جەولەکەی سلێمانی بەناوبانگە و کۆمەڵێکی خەڵکی زۆر جیران. یەکێک لەوانە باوکت بوو. وازم ساڵ و نیوێژی لە زیندانە ئابێ. ئەو بەسەرهاتی کە ئەو بۆی جێڕاویتەوە بە تایبەتی لە سژنی کەرکووک و لە سلێمانی ئەوانە چۆنی لێ گوزەراوە، ینی لە سژن چی ڕوویداوە لە زیندانی
ئەو کاتەی بڵێن حکوومەتی عراقی خۆی ئەو هەموو بەیانێک سعات 2 3 بەیانی هەڵە ساڵە خەو ئەچوو بۆ ناو بازار بۆ ئیش یا بەدوای ئیشاگەڕا بەدوای کرێکارەگەڕا بۆ من ئەیتە جەولەکە پێی نەزانی بۆ وەختی خۆی لەبەر هاتبۆ دەرەوە گرتبیان بردویان بۆ لە سلێمانی چەند ڕۆژێ مایەوە دوایەوە بردیان بۆ سزنی کەرکووک لەوێ بەلانی کەمەوە وابزانم 8 مانگ یا 9 مانگ 8 مانگ مایەوە لەوێ و ئەو بوو لە سزنی کەرکووک ینی هەزارەها کوردی لێبوو کە بەوەی منێتە جەولەکەەوە یا بەوەی مشکلەی سیاسیەوە هیچی رابوون ئیتر هەموو ڕۆژێ چاوەڕێی ئەویانە کرد کە محکەمە بکرێن ینی ئەدام بکرێن یا بکوژرێن ئیتر بەلایەنەوە ئەوە گرنگترین شتەوە بۆ یان و هەتا محکەمە نەکرێ هیچی لێ ناکەن هەر ئەمێنیتەوە لەبێ و هەتا ڕزگارە ئەبێت لەبەرەوە ئەو ڕۆژی کە من خۆم لەدایک بووم ئەوە بوو کە ینی باوکم خۆی لە سزن نابوو ئەو بەیانەکەی زوو پیان و وتیان کوڕێکە بووە ئەویشت بووی وتی باشە چای ئەم بەیانی هەمووی لەسەر من چای بۆ چاتان بۆکڕم بۆ هەمووتان وتوی نایبنێن ئارام بەشکم ئەوە شتێکە ئارام بە من بات و ینی ئاشتی بە من بات و خۆم ڕزگارم بێت لەو مەسەلەیە ئەوە بوو کە دەتوای چەند مانگێ دوای ئەوە بەبێ محکەمە بەرەڵاکرا بەڵام پێش ئەوە چەندەها کەسیان لەو سزنەیە نەک لە بەردەما بەس لە ژووری ئەدام کە ئەدامیان کرد چەند کەسی بێتاوان کاتێکی شاید بوون دەوێت کاتێکە گیراون خەڵکیان هێناوە بە تایبەتی لە شارەکانی ترەوە بەڵێ ئەو محکەمانە محکەمە نەبوو ئەو بوو بانگیانە کرد بۆ ژوورێک یەکێکیان بانگە کرد بۆ ژوورێک قازیەکی بڵێ ئەو قازی حیزبی بەعز کە تازە دانرابوو ئەیوت تۆ ئەوەیە حکمی ئەدامیراوە وەرە ئیمزایکە و ئەیان بر بۆ ژوورەکەی ئەو لاو کورسەکەیان لا بردووی ئەدامیانە کردیان لە ماوەی شەوێکە ینی هەموو نی سەعجارێکیانی ئەدامە کردیان بردنەوە ژوورە ڕۆژی دوایەشی تر بە حسابی ئەوکەی وەزی ئەو زیندانیەکان خۆیان چی بێت ینی کە ئەبینن کە لە شەوێکە 26 کەس ئەدامەکرێت شتێکی زۆر ینی بە ئەشکەنجە بۆ بۆیان کە ئازاد کرا هەر دیسان بەردەوام بوو لە مەسەلەی چالاکی و یاخۆ گەوا بڵین چالاکی سیاسی و شتانە زۆر بەردەوام بوو هەموو جارێک ینی هەچی نووسراوێکی حیزبی شوعی هەبوو لە کوردستانە لەگەڵ جنوبی عێراقیشە زۆر ئەکتیپ بوو لەو مەسەلەیە هەر ینی دائما هەچیەکە هات ئێمەش ئەمان خوێنەوە و کتێبەکانی بڵێ مارکس و فریدریش ئەنگلز ئەوانە ئەو کتێبانی هەموو هەبوو بە زمانی عەرەبی و هەندێکیان بە کوردی هەبوو کە بە قەدەغەیی بڵاو کرایەوە و هەروە بۆ نمونە کە یەکەم جار هات بۆ ئەڵمانیا یەکەم جار بردم بۆ مەتحەفی فریدریش ئەنگلز بۆم باس کردوتم ئەو شوێنەی ئەو کتێبەیەکە ئەو شوێنەیە تۆ لەبارەیەوە خوێنێتەوە دروستکەری بڵێ کۆمونیسمی لەگەڵ کارل مارکس و فریدریش ئەنگلز پێخۆش و زۆری پێهۆر تەنها بێنە هەیە وەروها فرسەتی ئەویان نایە کە یەکەم کتێب کە چاپ کراوە هی کاپیتال واتە ڕسمال یەکەم کتێبەکانی ئایا دەستی ئێستش وێنەیەکی ئەوم هەیە و کە کتێبەکەی بەدەستەوە یەکەم کتێب کە چاپ کراوە لەو مەتحەفە پێم تکام لێکردن وتم ئەمە 3000 کیلومتری بڕێ بۆی ئەم شوێنە بینێ کتێبەکان نایە دەستی وێنەیەکمان گرت و کتێبمان خستەوەش ناو شوشەوە ئەگەر باسی قۆناغی سەرەتایی خوێندن کەنێەوە لە سەرەتای هەفتاکانە چوونە مەکتەب یا پێشترە من لە مەکتەبی دەرگەزێن بووم وەک دەرگەزێن و خالیدیە لای خستەخانەی چاوەکەەوە بوو وەختی خۆی خستەخانەی چاوەکە ئەو لە مەکتەبی سەرەتایی دەرگەزێن مدیری مەکتەبەکە مەحمووی ئەولێ بوو بەڵێ ئەوە بوو کە لە سنفی چواری ئیبتیدایی لە پۆلی چواری ئیبتیدایی بووم کە ئەوە بوو شەڕی ساڵی 74 ڕوویە زۆربەی مامۆستاکان ینی کە باسەکەی مەحمووی ئەولێ و فەرەنسیس داود و مامەسا حسێن و مامەسا خالید و ئەوانە بەشێکیان چوونە دەرەوە بەشێکیان مانەوە ینی لەبەرەوە ینی پۆلی سەرەتایی لە مەکتەبی دەرگەزێن دوایەوە لە پۆلی شەشە دوایەوە چوین بۆ ناوەندی سلێمانی لە دوای ناوەندی سلێمانی دوای 3 ساڵ چوومە ئامادەیی سلێمانی کاگارم تۆ ئەوەی من تێبینیم کردووە یەکێکی لەوانەی کە گرنگی یاخود زمان وەکو ناسنامەی نەتەوەیەک زۆر بە گرنگیە بینی و هەتا نەکاتی لەگەڵەوەی کە تۆ کاری سیاسی نەکردووە وەکو پراکتیک بەڵام هەمیشە ویستوتە هێشتنەوەی زمانی کوردی وەکو چەکێک بە دژی بڵێن بەعس و ئەوانە بەکاربێنی ئەمە
ئەگەر باسی ئەوکەین زمان بۆچی ئەوەندە گرنگ بۆ لای تۆ؟ ئەلێ کەس بە ئەلفازم مەڵێ تۆ کردیە تۆ کوردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تالبی معنا دەکات واتە ئەگەر زمانەکەیەکە بە من ئەڵێ کوردم ڕاستە من بڵێ جنسی عراقیم هەیە بەڵام زمانەکەم پێم ئەڵێ تۆ کوردی عەرەبەکە زمانەکە پێ ئەڵێ عەرەبە من زۆر بەلامەوە گرنگە کە زمان بپارێزرێ لە هەموو شتێ چونکە ئێمە ئەبینین کە لە هەموو ڕۆژێ لە شەر زەمین بەلایانی کەمەوە 100 زمان نامێنێت وجود نامێنێتەوەی لەبەرەوەی ئەو کۆمەڵایەتێ دروست نابێتەوە یا بایەخی پێنایەن لەبەرەوە سەیری ئەڵمانیاکەی چەنە یەک زمانی ئەڵمانی پاک هەیە بەڵام چەنەها دیالێکت هەیە ئەو دیالێکتانە خەڵکەکە ئەیپارێزن ئەوە نییە بڵێ پێویستیان بە دیالێکتەکەیە لە زمانی کوردیشە ینی من نەک حەزم لە زمانی کوردیە بڵێ هی سۆرانی من بادینانەکە ئەزانم لە هەورامەکە تێگەم لە هەرچی لە کرمانجی باکوور تێگەم ئەوەش بەوەی کاتەکەی لە موسڵ بووم بۆی ناوچی بادینانەوە تێکەڵایی بوو لەبەرەوە و زۆر هەوڵی هەیە قسەی پێ بکەم چونکە کە تۆ لەگەڵێکا کە بە زمانەکەی خۆی قسە و کرد مانە ئەوەی ڕێزی لێگریت ڕێز ینی کەس بەقی ئەوە خۆش نییە یەکێک بێگانەیە بێ بۆ لاو تۆ بە زمانەکەی خۆی یان بەخێراتی لێ بکەی ئەوە زۆری پێخۆش ئازانێت کە تۆ ئینسانێکی ڕێزی یەگریت بەڵام زمانەکە بە گشتیش وەکو ستانداردیش پێویستە ینی زمانەوەی کە تۆ باسیەکە لە ئەڵمانیا زمانێکی ستانداردێکە هەمووی قسەی پێکا و لە یەکتری تێگەنوانیە بۆ کوردیش بێگومانەوە گرنگە بۆ زمانی کوردی زۆر زەرۆریە تەنانەت من هەموو جارێک کاتمە بۆ کوردستان ئەو کتێبانەی کە گۆڕاون بۆ زمانی کوردی کتێبەکانی ئەلبەر کامۆ یان فریدریش نیچە یان کتێبەکانی کافکا هەموویم کڕیوە هەموویم لێرە هێناوە ئەی خوێنەوە بە کوردی جارێکی تر خۆ نەک بڵێ کتێبەکانم هەمووی بە ئەڵمانی خوێنێتەوە بەڵام بە کوردی کە خوێنیتەوە تامی لێبینی لە ساڵی 1970 کە شەڕ دەست پێکاتەوە دیارە شەڕ هەمیشە دیوێکی زۆر ناشرینی هەیە و خراپی هەیە کە بە تایبەتی بۆ نەتەوەیەکی داگیرکراوی وەکو کورد ئەو کاتە بە تایبەتی ئمە باسی سلێمانی بکەین کە شەڕ دەستی پێکردەوە چ گۆڕانکاریەک ڕوویدا مەسەلەن 4 ساڵ ئاشتی هەبوو لە 70 تا 74 ئێوە لە قوتابخانەی تر وردەوردە ینی لە شتەکانە گەیشتن خۆی کە تۆ لە وڵاتێکی داگیرکراوە گەورە بیت دایمەن هەستێکی نیشتیمانی دروستە بێت چونکە هەشتی نیشتیمانی وەختی دروستە بێ کە تۆ بەرەو فەوتانە ڕۆی یانی تۆ ئەزانی کە ڕۆژێ لە ڕۆژان نامێنیت لەبەرەوە هەوڵی ینی تۆزێ وەکو چۆ بڵێن پاتریۆت زین ینی پاتریۆت بیت پاتریۆت شتێکی باشە ینی یە ئینسانێک کە وڵاتەکەی خۆی خۆش بەڵام ئەگەر ئێمە باسی ئەو ڕووداوانەی لە 11 ئازاری هەفتاوە بۆ 74 سیرکەین بەڕاستی ساڵی ئاشتی نەبوو چونکە حکوومەتی بەعس ینی میلەتی کوردی هەڵەخڵەتان هەموو ساڵە شتێکیان دروستە کرد ئەو بۆ دروستکردنی شەڕەکە کە وەختی خۆی بیرمیە کە مقابلەیەکی سەدامی دیکتاتۆر کە وەختی خۆی وتی ئێمە وتومان لە سایەکی نەوتەکەتان نینێ کورد وتێتی لە سا 5 مانوێنێ وتێتی لە سا 5 مانە ئەوەیە هەموو کوردستان ینی هەموو نەوتەکە بۆ ئەوان دایمە کە پێشمەرگا هاتنە ناو شارەکانەوە لەگەڵ حکوومەتە دەستگیری ڕوویەدا و شت ڕوویدا هەندێک جار شتی نەخوازا و ڕوێدا خەڵکی مەدەنی پێوە بوو قوتابی مەسەلەن بۆ تۆ یاداوەریەکەی حەزەکەم باسیکەی سیروانی هاوڕێت چۆن کوژرا چیە کوشتی بۆچی کوژرا ئێمە ڕۆژێ دوو ڕۆژ دوای نەورۆز بوو شەڕەکە دەستی پێکردبووە 11 ئازاری 74 ئێمە دەرەوە هەڵماتێنمانە کرد هەڵماتێنی شایتر لە هەر شوێنە هەڵماتێن هەبواە من ئەچوون بۆ وێتر بۆی بیبەمەوە یارەکەی بیبەمەوە ئەو بوو بە تەقا کە بوو بە تەقا ئیتر نزیک بووینەمە ئەوی توانیمان ڕامان کرد من و سیروان و جعفەر و ئەزوەر و مەجموعەیە کەس بووین ینی لەوێ یاریمانە کرد هەمووی ڕای کرد هەرێکەوە بە شوێنێکە ڕای کرد من بەپەلە گەیشتمە ماڵەوە ڕام کرد ئەو بوو لە ماوەیەکی زۆر کەما شتەکە تەواو بوو ئیتر هاتینەوە دەرێ ئیتر کوردستان وا بوو کە تاکە نامان بوو هاتەوە دەرێ ئەو بوو سێرم کرد سیروان کەوتووە سیروانی ئامەیەڵەری تەنها کوڕی دایک و باوکیەک لە گەڕەکی خۆمان لە گەڕەکی گۆیژە فیشێکی یابووی لەسەری یەکێ لە فیشەکان تر هیچ لایە بوو نازانین ئەو بووی تر چوین ڕامان کرد بۆەوێ ئەو تەکسیەکیان هێناو بە تەکسیەکە بردیان دوای تەکسیەکە دوای چەند ڕۆژێک لە خستەخانە ئەمری خوای کرد
ئەجا بیرەوەریەکەم لەوا بوو وەختی خۆی چونکە لە دوای ئەوەی کە خۆم پسپۆریم لێرە تەواو کردوتم ئەگەر فیشەکێ بیا لەسەر ئینسانێ یەکسەر ئەمرێت ئەگەر پیشەکێ بەس بە قەراغ لەی بە لەوانەیە چەند ڕۆژێ بتوانێت بژی و عیلاج کرێت و چابێتەوە ئەو بوو ینی بوتم ئەگەر ئێستا بە پسپۆری ئێستا بایلوانە بۆ فریای کەوتمایە چونکە ئەگەر نەخۆش سێ چوار ڕۆژ بمێنێمانەوەی ئەوەنگە خەتەر نییە بەزەوەی لە کوردستان وتیان نەتی لەسەری تەواو تاسە فریای ناکەین و هیچیان بۆ نەکردیانی تر خۆی بۆ کۆچی دوایی کرد. بەڵێ کاک دکتۆر کاتەیەوە بە کوردیەتان خوێن زمان بەڵێ بە کوردیەمان خوێن هەتا وەختی خۆی تا وابزانام 1970 بوو کە تەعریبەکە هات کەەوە بۆ هەندێ لە بەشەکانی ینی خوێنیان کرد بە عەرەبی. بەڵێ ڕاستە. ئەگەر باسی دوای 1970 هەم لە قوتابخانەکان هەم لە ناو شارەکان لە ناو کۆمەڵگەیە چ گۆڕانکاریەک ڕوویدا ینی ئەوەی کە توێ لە یادت بیانیشتی مەسەن بۆ نمونە گۆڕینی زمان بەشێک لە زمانی خوێندن کرا بە عەرەبی ئەگەر تۆ وەکو ئێستا ینی بە تایبەتی قوتابێکی زیرەک بوویت و خوێندنەوەت هەیە زۆر لەسەر پەروەردە و ئەو شتانە ئەو کاتە ئەو زمان و پەروەردەی کە لە عێراق پێیە خوێنرا لە کوردستانیش بڵێن لە چ ئاستێکا بوو ینی ئەکرێ پێی بڵێن پەروەردەیەکی باش خراپ ئەگەر بەس بەشی لایانی زانستیانی بەڵێ لایانی زانستیەکەی زۆر بەرز بوو چونکە لە ساڵی 1970 ینی من لە ئامادەی سلێمانی بووم ئەو بوو فیزیامانە بوو کیمیامانە بوو بایۆلۆجیمان هەبوو ئینگلیزیەکە باش بوو عەرەبیەکەش باش بوو ینی زمانی عەرەبیەکە چەند زمانی عەرەبی زۆر قورسە زمانی کوردیمان هەبوو ینی لە هەموو شێوەیەکە ینی مستەواکەی زۆر باش بوو هەندێک شتەیە کە ئێستش کە بڵێ زانستی خۆمە ئەتوان بڵێ هی ئەو زمانەیە هەچەنە بڵێ تازەیەکەیتەوە بەڵام بەڕێی من ڕادەکەی زۆر بەرز بوو وەختی خۆی. ئەی تۆ لە ئامادەیە ینی تۆ قوتابێکی چەنە تێنا چۆن توانیت لە کۆلیژی بڵێن پزیشکی وەربگیری ئەو ساڵی ئێمە کە زۆر ئین بوو یعنی دەرەجە زۆر خراپ بوو ینی ئەو بوو لە بە 1970 دەچوویتە کۆلیژی پزیشکی من 542 هێنا وانای وابزانم نەوە و لەدایەک شتێکی واکات ئەوە زۆر بوو بەشی هەموویە کرد بەشی کۆلێژی پزیشکی بەغدایە کردی مووسڵێ کرد بەڕاستی من حەزمە کرد لە سلێمانی بخوێنم بەڵام ئەو ساڵە بوو کە زانکۆی سلێمانیان گوێزایەوە بۆ هەولێر و وەزعەکە تۆزێ ینی تەواو نەبوو لەوێ لەبەرەوە بڕیارم ما بچم بۆ مووسڵ هەچەنە حەزم ناکرد بەڕاستی تەنها خەیاڵی من ئەو بوو کە لە زانکۆی سلێمانی تەواوی کەم زۆر خۆشە بە زمانی کوردی و هینیشە حسابی ئەوەی شکەی کە گرانە کە لە جامعە خوێنە لە شارێکی تر پێویستە بە پارەیە پێویستە بە هەندێک شتەیە بۆ بەش نەمەتوانی ینی ئەوایە مانگی بە 20 دینار بەسە ینی تەواو من پێی بژیم 20 دینار بەڕاستی بەشی خواردنەکەیە هیچی تر بەشی یەک سەفەری کوردستان سلێمانیە کرد بەڵام چار نەبوو کەواتە گەر پرسیارەکەم گواستنەوەی زانکۆی سلێمانی لە سلێمانیەوە بۆ هەولێر ئەمە کاریگەریەکی چۆنی هەبوو لەسەر شارەکە بە تایبەت بۆ شاری سلێمانی بەڕێی من زۆر خراپ بوو بەڵام بۆ کوردستان زۆر باش بوو ئێمە خەڵکی سلێمانی ئەتوانم بڵێم بینینمان تۆزێت تەسک بوو وەختی خۆی ئێمەوەمە نەزانی ئەوەی کە شۆڕژگێرە بەس لە سلێمانیا هەیە بەڵام کە زانکۆ گوێزرایەوە بۆ هەولێر ئەو بوو یەکەم ساڵ کە خۆپیشاندانەکان لە هەولێر ڕوویە بۆمان دەرکەوت ئەگەر هەولێرەکان لە ئێمە باشتر نەبن وەکو ئێبن لە دڵسۆزیانە لە نیشتیمان پەروەریانە لەبەرەوە بەڕێی من ئەتوانم بڵێم ساڵە دوای ئەوە ینی وتم ئەمە گەورەترین هەڵی حکوومەتە کە زانکۆیەکی گوێزایەوە بەوە سلێمانی و هەولێری کرد بە یەک چونکە خەڵکەکە ئەوە بوو خەڵکی هەولێر شۆڕژگیار بوون خەباتگیار بوون هەزارە هەتە لە بەیان پاراست لە سجن کە لە دوای مزاهرەکان لەبەرەوە ناڵم بۆ خەڵکی سلێمانی خراپ بوو بەڵام بۆ کوردستان بە شێوەیەکی گشتی ڕێی خۆمە ئەو شتە ئەڵێم باش بوو. بەڵێ کاگەرام لە دوای خۆ دەزانی لە دوای 75 حکوومەتی عێراقی بڕیاریدا کە بە درێژایی 20 کیلۆمەتر 30 کیلۆمەتر گوندەکانی سەر سنوور هەمووی ڕای بگوێزێتەوە دوایەوەش لە ناو شارەکان و لە نزیکی شارەکان
ئۆردوگای تایبەت دروستکەم ئۆردوگانە وەکو ئۆردوگای زۆرە ملێن ینی هیچ پێداویستیەکانیان وەکو هیچ هینێک نییە. ئەو کاتە باوکت بەنایەکی بەناوبانگ بوو هەڵوێستێکی تایبەتی هەیە باوکت لەوەیە کە زۆر جا باز دەکرێت کە ئۆردوگاکان بە لەسەر پشت و لەسەر کرێکاری کورد و خەڵک دروستکراوە بەڵام باوکدەوە ڕەتەکاتەوە ناچێت لەو ئۆردوگا زەرم لایەنەیە ئیش بکات و دیوار دروستکە و خان دروستکە. بەڵێ خۆی پیانەوتن گوندە شارستانیەکان و هەروەها ئەگەر سەیری راپۆرتی دنیایی بکەیت کە وەختی خۆی ئەو شتانە چۆن بڵاوکراوەتەوە ئێستا بۆ ئینتەرنێتەوە هەموو شتێکەیە ئەو حکوومەتی عێراقی ئێوەدەوە بۆ ئەوەی خەڵکەکە ینی شارستانەتیان بۆ بێت قوتابخانە و خستەخانە و بەڵام ئەو شوێنانە وەکو کۆنسنتریشن کامپ بوو ینی شوێنێ بوو کە وەکو ئەردوگایە بوو بۆ کۆکردنەوەی خەڵکەکە و کە نەتوان ڕاکەن. ئێمە بەڕاستی باوکم ینی لە جامیعی لە زانکۆی سلێمانی ئیشی ئەگەر هەندێک جار ئیشی تایبەتیەکە ئەو ئێوارەیەک یەکێک هات کرێکارێکی خۆی هات بۆ لامان باسی ئەو مەسلەی کردوتی وتی لە لای عربەتەوە هەندێک دێ شارستانی دروستەکرێ ئەمانەیە دێیەک وەرگریت بۆی دروستی کەیت و ئینەکەوتر باوکم وتی ئەوە خۆی دەی شارستانی نییە ئەمە خەڵکەکە کۆکەنەوە ئێوە لەوێداهێنێن ئەوە شتێ نییە آخر قەیچێکە ئەگەر تۆ ژنێکی هیچ کات هەروەها ئێمە ئێزانین کە تۆ زۆر باشی ئەگەر ئێستا دەست پێ بکەیت تۆ دێک زووتر تەواوەکەی لەوانی تر تا چۆنێکی دەبڵقەمەرەیە تۆتاکی دەبڵقەمەرەی لە بەردەرگاکەدا نابوو وتی ئەو سیارەشە بۆ بەجێ هێڵم ئەوە هەر بۆ خۆت وتی من ئیجازی سایقیم نییە وتی قەیچێکە وتی بەتەوە ئەتوانی بە خۆت و ئایلەکە و بچی بۆ سەیرانێ بۆ شوێنێ چیت ئەوێت و هەروەها حکوومەتی پارێزگای سلێمانی ئەوانە ئەیانەیە یارمەتی بن قبولی نەکردوتی ئەو پارەی کەوە دەگرمەوە پارەی خوێنە پارەی ئەو میلەتەکەی لەبەرەوە نامەیەوە ئەو بووکە لە دوای ئەوەی تر هیچ ئیشێکی حکومیان نەیە هەچی ئیشێکی ئەویش ناچار ئەوەی خانوویەکی دروستیەکرد ژوورێکی چاکردەوە ینی ئەچوو لەوێ ئیشیە کرد خۆ دەزانی ئەگەر پرایڤێت بێ شتێک خەڵکەکە پارە نایەن مەعامەلا ئەکەن ئەڵێ نالە 10 دینارە لە 9 دینارە نالە 9.5 ینی کاتێکی زۆر خراپ بوو بۆ ئێمە بەڕاستیکەەوە بکە ئەوە حکوومەت نردبووی حکوومەت بە تایبەتی نردبوو یا مقاول و شتیوە حکوومەت خۆی نردبوو یا و سیارێشی لەگەڵا بۆ نردبوو ینی کە سیارەکە لە بەردەمی 5 کورسی یان دەبڵقەمەرەیان پێوە دۆختی خۆی ئەویان دانا کە بچێ لەوێ دەست پێ بکات و بەینی دەستکا بە ئیشتر هەتا ئیشی هەیە زۆر باش ئەو بۆ ڕەپسی کرد. باشە دکتۆر ئێمە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمانی. دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک دکتۆر ئارام بانەی. کاک ئارام لە دوای ساڵی 1970 و ئەوانە بە تایبەتیش لە سلێمانی تۆ باسی ئەوت کرد لە هەولێریش کە خەڵکی باش و ئازا و ئەوانە هەبوو خۆپشاندان کراوانە بەڵام لە سلێمانی لە خۆناغەکانی خواردترەوانی پێش جامیعش مەسەڵەن خۆپشاندانەکرا شتەکرا ئەو کاتە کەسێکیان هێنا بوو بۆ سلێمانی ملازم محسین لە یادمەوە بەڵێ ئەو کاتە لە خۆپشاندانەکان لە هەندێک جار ینی خەڵکی شەهیدە بوویان لە هینەکە تۆ وەکو قوتابێکی زەرتوزی دەڵێ وریا چی لە یادماوە کاتانە؟ ئێمە ماڵمان لە گەڕەتی گۆیژە بوو لە گەڕەتی گۆیژە باخێکی خڕی هەبوو پیانەوە باخی حاجی سەیفوڵڵا لەوێ بەرامبەر ئێمە ئامادەی سلێمانی کچان بوو ئەو بوو کە خوێنن کرا بە عەرەبی خۆی لە کوردستانە هەموو هەفتەیە هەموو مانگێک خۆپیشاندانی ئەکرا دژی حافز ئەزهەر دژی جوولەکە دژی ئیسرائیل دژی هەموو بە زۆر ئەیان برن بۆ ناو بازار و بازاریان پێکرا لە دوایەوە هەموو خۆپیشاندانە ئاخیرا ئەبوو بە پیشاندانی دژی حکوومەت ئەوە بوو ئیتر نەمانەتوانی هەستی نیشتیمانیمان گەورە بوو ئەو بوو کە لەوێ کچەکان هاتنە دەرەوە حکوومەت خۆی ئەیزانی کە خەڵکەکە مزاهراکەن ئەو بوو کە مسەلحی ئەمن و ئەوانە هاتنە بەردەمی ئەعدادی سلێمانی کچانەوە بوو یەکێک لە کچەکان هاتە دەرەوە بڕوخێەوە بوو ملازم محسین ئەو کاتە لەوێ بوو هەر گرتی یەک فشەکی نابەسەریەوە ئەو بوو کە بەوە ئەوە ڕوویایی تر هەمووی ڕای کرد هەمووی قیشانیە گریا و ئەمنەکانیش بە تیان کەوتن بەدار و بە هەموو شتێکەوە بە حیزەرانەوە بە شێبڵەوە و لە هەمان کاتیشا لە ئامادەی سلێمانی وەختە لە ئامادەی سلێمانی بووم من تازە لە ساڵی لە پۆلی بڵێ 4 ئەدادیە بووم
ئەوە بوو کە مەکتەبەکان و هەموو قوتابیەکانی ئەوێ هەمویان کە ئەو خۆپیشاندانیان کرد و بەڵام دوایی ئەمن هات ئیتر هەچی تەلەبە هەبوو پەلاماریان لیان نانەوە بوو مامۆستا یاسین بیلال بەڕێوەبەری بڵی یاری دەربوو یەشانە بەڕێدەر ڕسمی نەبوو لە بەردەمی ئەمنەکانە وەستا وتی گوناح خاتر ئەڵڵا ئاگاتان لیان بێ ئەوە بوو لەویشیان نا لە مامۆستا ساڵحیشیان نا لە هەموو مامۆستاکانە نا شادمانی مەلا عەزیز ئەو لێ بوو هەندێکی زۆریان گرت هەندێکی زۆریان لە قوتابیەکان گرت و ئەو بوو کە ئەو ڕۆژە نسبەتێکی زۆر خەڵک شەهید بوون ئەو ڕۆژە ڕۆژی دوایی بێدەنگ بوو خەڵکەکە چونکە کەمان ئەیتەجەوە ڕوئەیە ئیتر ئەتوانن بە هەمناو هەموو ماڵێکا بگەڕن و خەڵک بگرن بە تایبەتی لە قوتابخانەکانە هەندێک جار مامۆسای عەرەبیان هێنا دیارە باشیشی تیا بۆ حتمەن بەڵام بەشێکیان باسی بوون ئەم مامۆستا باسییانە کاریگەریان هەبوو ینی دەوریان چی بوو هەم لە مەسەلەی پەروەردەیە هەم لەوەی کە خەڵک قوتابی ڕابکێشن بۆ ناو یەکێتی قوتابیانی حیزبی باس و باسیکردنی خەڵکو ئەمانە تۆ هیچ لێت هەیە لەسەر ئەو مامۆسایانەی کە راپۆرتیان بە تایبەتیە نووسی لەسەر قوتابیان و لەسەر ئەوانەی کە بەشداریانەکەن لە خۆپیشاندانەکانە وەگەر بیرتان بێ لە دوای ئەو مزاهرەی کە لە کوردستان ڕوویا دوای تاری خوێن بە عەرەبی ئەو بوو پاسێکیان گرت تەلەبەیان خستە ناویەوە بێکێ لەو مامۆستایانە مامۆستا ئەلیاس بوو مێژووی هینێوت کوردیش بوو بەڕاستی بەسەوە بوو لە خواروی عێراق ژیا ئەو مێژوویەوەتەوە مێژوو جوغرافیایەوەتەوە ئەو یەکێ بە لەو کەسانی کە لیستەکەی پڕ کردبەوە چونکە ڕۆژێ دوای ئەوە هات بۆ لام گوێی ڕاکێشاموتی ئەگەر تۆ زیرەک نەبوویتایە تۆ لە ناو لیستەکە بووی چونکە تۆ لە ناو مزاهرەکە بوویت تۆم بینیوە دوێنێ ئەوی بوو هەروەها مامۆستای عەرەبی هەموو ئەو مامۆستانی کە لە خواروی عێراق هاتن هەمویان ئەندامێکی زۆر گەورەی دڵسۆزی حیزبی بەعز بوون ینی بۆ یەکەم ئەوە بوو کە چاودێری خەڵکەکەیانە کرد و ئەو لیستانیان دروستە کرد ئەو بوو ئەو پاسەی کە پڕیان کرد لەو تەلەبانە بەرەو جنوب بردیانن وتیان دوایی پاسەکە سوتاوە ئەوە تاوانێکی گەورە بوو بەرامبەر ئەو تەلەبانە لامەکاشا ینی ئەوە شتێکە کە زۆر ئەو ترسێنێت کە ناوێری جارێکی کەشتی وا بکەیتەوە چونکە سزایەکی زۆر گەورەیە کە پاسێک پڕ لە قوتابی گەنج هەمووی لە خوار 15-16 ساڵەوە ینی پسووتێنی بیکوشیت وتیان دوایی باسییان کرد مامۆساکان وتیان ئەوانە وتیانە حادیسەی سیارەیە وتمان باش ئەی بۆ سایقی پاسەکە هیچی لە نەهاتووە ئەی بۆ ئەوانەی هەندێک کەسیکەی تیا بۆ هیچیان لێ نهاتووە ئیتر ئەو پرسیارەشتە بەمە بەس کرابوو بۆی ئەوانی تر بتۆقێنن بۆی کەس ناتوانێت جارێک کە پێ سەرجادەوە بوو لە دوای ئەو تعریبە مزاهرە لە سلێمانی قەدەغە کرا هیچ خۆپیشاندانە ناکرا ئیتر حافز ئەسد بێ ئەنوەر سادات بێ هیچیکە ناکرا بەڵێ ساڵی هەشتا بە تایبەتی دوایەوە کە شەڕی عێراق و ئێران دەست پێ کات و ئەوانە ینی هەم لە مەسایلی پەروەردە و لە زانکۆکان و لە قوتابخانەکانیش کۆمەڵێک گۆڕانکاری ئەکرێت مەسەلەن ئەوەی کە خەڵکیان بە زۆرە کرد تاوەی کە پیانە و تەتەوە و خەڵکیانە برد لەسەر ئەوانە دیارە مێژوەکە ڕەنگە لای هەندێکیشمان هەر دیار بێ بەڵام تۆ کۆی کە قوتابی بوویتەوە کاتە و لە ئاگاداری ڕووداوەکانی چۆن بۆ مەسلەی تەتەوەکردن و ئەمانە چی بوو ئەوە ئیمتیازاتێکیان نەدا بەوانەی کە تەتەوەیان نەکرد ئەوانەی کە نەیان نەکرد ینی چارە نووسیان چی بوو خۆی هەر لە پێش شەڕی عێراق و ئێران لە هاوینانە جێکی شعبی هەبوو سوپای گەلی هەبوو کە هەموو قوتابەکانیان کۆ کردەوە بە جلی زەرد و پۆستاڵی زەردەوە تەمرینیان پێکردنی لای حامیەوە لای پشتی ئەمنە سوورەکەەوە بەڵام یەکەم ساڵ کە شەڕەکە دەستی پێکرد زۆر خراپ بوو بۆ ئێمە 3 مانگ نەچوین بۆ دەوام ئەوە بوو کە قەسفەکرا و ئەد لە ماڵەوە ئەمایتەوە و زۆربەی خەڵکێک لە ژێر زەمینە نووست و ئەوە بوو لە دوای 3 مانگەکە لە جنوبی عێراق خوێنن بۆ بەردەوام بوو لە کوردستان خوێن بەردەوام نەبوو لەبەرەوە ئێمە لە ماوەشی زۆر کەمە هەموو بابەتەکانمان دیسانەوە خوێنەوە کە مەکتەب کرایەوە لەبەرەوە یەکەم ساڵی شەڕی عێراق و ئێران بۆ قوتابی زۆر خراپ بوو بە تایبەتی ئەوانەی کە بەکەلۆریە کە چارە نووسیانەیە ئەو بوو مامۆستاکان زۆر ینی خۆبەخت بوون جمعان ئەم دەرسمانە بوو مامەسای کوردیمان هەندێک جار ئەی و دەرسەکەی کوردەکە لە بەکەلۆریان نییە بە مامۆستایشیکە وەریگرێت ئەو بوو هەموو مامۆستاکان بە شێوەیەکی زۆر گشتی مامۆستا جەمیل بوو مامۆستا حەمە ساڵح بوو
مامەسا جەلال بوو، جەلالی حەمیدگل ئەو مامەسا ئینگلیزیمان بوو، ئەو بوو ئەوانە هەموو زۆر بە مامەسا عەبدوڕەحمانی هی بایۆلۆجی بوو بە هەموو شێوەیەکی بە هەموو ئەو بوو کە ئێمە لە کاتی خۆیان خوێندنەکەمان تەواو کرد توانیمان ئیمتیحانی بە کەلۆری بین هەمومان. کاگارم ئێوە لە مووسڵ دەزەکەن بە خوێندنی دانشگای یاخود زانستگای یاخود زانکۆ. بۆ تۆ سەرەتایەکی چۆن بوو لەوێ؟ ینی زەحمەت نەبوو بۆت لە بەتایبەتی لە سلێمانیەوە بچیتە ئەوێ و لە ناو ژینگەیەکی نوێ دەست بە خوێندن بکەی؟ بەهۆی زۆر زەحمەت بوو، چونکە هەچەنە چەند ساڵ عەرەبیمان خوێن عەرەبیەکەمان تەواو نەبوو، بەتایبەتی لهجەی مووسڵی تۆزێ زەحمەتە، بەڵام بە شێوەیەکی گشتی سەرەتاکەمان سەرەتا ئەوەیە کە پێشوازێکی زۆرە لێەکەن لەوێ و هەندێک قوتابەکانیان پۆلەکانی تریان بۆ لاو بەناو کۆلێژەکە ئەو گەڕێن و پیشانەیەن و هەندێک شتەیە، بەڵام خۆشیتیان نییە ئەو مەسەلەیە، چونکە ئەچیتە ژوورەوە بەرامبەر کۆلێژی پزیشکی هەمووی لافێتی ڕەش بوو، ئەم شەهید کراوە، ئەم کوڕی ئەو شەهید کراوە، ئەو شەهید کراوە، واتە ئەو زانی باێ شەڕی عێراق ئێران ساڵێ بوو دەستی پێکرد بوو، ئەو بوو کە هەست ئەکرد کە شتێک هەیە کە ئازاد نیت، ئازانی ڕۆژ لەوانەیە هەر ڕۆژ لە ڕۆژان بڵێ ئەم کولێ داخرێت و هەمووی ئەبرێ بەرەو وەکو پلەی نەفیری عامی پێیانن بە عەرەبی. لە مووسڵ کاتێکی خۆش بوو لەگەڵ کوردەکانە بەتایبەتی. کەواتە گە باسی کوردەکانەکەی خۆی هەر لە مێژووە گەرێمە هەر وەکو لایەنی مێژووەکەی بیگرین، ویلایەتی مووسڵ کە ئاکاتە هەموو باشووری کوردستان و وەختی خۆی عراقیان لێ پێکێنا لەو سێ ویلایەتە، ینی کەواتە مووسڵ شارێکی کوردستانی و کووردە. بەڵام ئەو کاتی ئێوە بە تایبەتی دوایە و تعلیب و هەموو شتێکە هەبوو، تۆ چیت بینی لەوێ؟ کوردەکانی ئەوێ توانی بیان ناسنامەی خۆیان بپارێزن، ینی کوردایەتیان نەکرد، کوردی زۆر لێ بووە گە بەراوردی بکەی بە عەرەب و ئەوانە، ینی شارەکە هینێکی دەموچاوێک یاخۆ سیمایەکی کوردانی پێوە هەبوو، بەشێ هیچ نەبێ بەشێکی بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم یەک لە سەسی شاری مووسڵ کورد بوون و ئەو کوردانی کە لەوێ بوون زۆر دڵسۆز بوون. من زۆر سەدەها خێزان مەناسی لەوێ، خێزانی کە لە مووسڵا دانیشن، چەندەها جار چوین بۆ ماڵیان، بۆ داوەتیان، بۆ خواردن، وەک کاتمان بردووە سەر، هەمویان زۆر دڵسۆز بوون. بەڕاستی هەموو جارێ ئەمود کوردم بینی بێت، کوردی ئەوەی کە لەژێر دەسەڵاتی نەشوێنە بێت کوردی مووسڵ بوون، چونکە زۆر دڵسۆز بوون و بە کوردی بادینانی قسەیان لەگەڵاکردن، بەس ئەو بوو لە ماوەیەکی زۆر کەمە هەوڵم ماوتم هەر ئەبێ فێری بادینانی بە بادینی وەڵامانەوە ئەجینا کوردی مووسڵ زۆر دڵسۆز بوون. کەواتە کوردایەتی خۆیان نەکرد و کوردبوونی خۆیان پاراست بوو. بەڵێ زۆر بە شێوەیەکی زۆر دڵسۆزی. بەڵێ بەڵام بەلایەنێک بە دیوەکەی تریا ئەگەر ئەو پرسیارە بکەم، زۆر جار باسیەوەکرێت، تۆ ماوەیەکی زۆر لەوێ بوو، ینی تێکەڵاوێکی باشت هەبوو لەگەڵ هەم عەرەب و کورد و ئەمانە. باز لەواکرێت کە مووسڵاویەکان بڵێن عەرەبەکان بە تایبەتی زۆر ینی دڵسۆزی حیزبی بەعس و سەدام و حکوومەتی عێراق و ئەمانە بوون. ئەمە لە چیەوە هاتبوو؟ هۆکارێکی هەبوو ئەوەی کە تۆ مەسەلەن لەوێ بوویت و لەوێ ژیاوی و بڕایت و هۆکاریەوە چی بوو؟ بۆ ڕاستە ئاسان وا بوو؟ خۆی بە مووسڵانە و مەدینەت الوەفا ئەو بەڵام ئەو قسەی ڕاز نییە، چونکە بەشێکی زۆر لە خێزانەکانی مووسڵ کوڕیان لە چیت چوو بوو، چەنە هەیە کوڕێکەیە دوو کوڕی گەنجیان، بەشێکی ئەتوانم بڵێم سپای کۆماری عێراق، بەشێکی زۆری ئەوەی کە دروست بوو بێت لە منتیقەی مووسڵ نەبوو، بەڕێی من لە منتیقەی تەلعفەر بوو، تەلعفەر و چواردەوری مووسڵ، ئەجینا ناو خەڵکی مووسڵە لەنە هەتا ناو کۆلێژی خۆمانە، ئەو بوو لە دوای سمپۆلی پێنجەم و شەشەما بۆم دەرکەوە کە ینی چەندیان بەعسین چەندیان بەعسی نین، ئەو بوو چەند جار کە ئیستیمارەکانمان نەبینی چەند کەس ئەینووسی مستەقیل تێناگەیشتمەوە، بەزانی هەمویان پێڕێپیسای ئاساییشن، بەڵام بەڕێی من ئەو کەواتە و تێڕوانینە دروست نییە کە ئاڵێن زۆربەی مووسڵاویەکان لە پشت حکوومەتی عێراق و بەعس و سەدامەوە بوون. خۆی خەڵکی مووسڵ تۆزێ ئەوەی خزمەتیانەکە خزمەتیەکەن، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە من بەشێکی زۆرم ناسی کە نیان دژی حکوومەت نەبوون. کاگارم تۆ بۆ خۆت باسیەوەکەی کە
حیزبەتی شتن نەکردووە بەڵام مۆسڵ هەمیشە باسی واکرێکە قوتابیەکان بە تایبەتی لە دوای هەفتا و پێنج ئەوانەوە کە لە پێشتری هەڵبەتەیەکێتی قوتابیانەوەوانە زۆر بەهێز بوون لە مۆسڵ لە ناو زانکۆکانە تێبینی دەکرد کە مەسەلەن قوتابیەکان ئەو خوێندکارانەی کە لەوێن کاری سیاسیەکرا هەست دەکرا کە جم و جۆڵێکی سیاسی هەیە شتێکەیە لە ناو قوتابیانە قوتابیانی کورد قوتابیانی کورد بەڵێ زۆر لە هەموو ئەتوانین بڵێ هەموو ژوورێکی قسمی داخلیە ڕادیۆیەکی تیا بوو بە شۆرتۆیەوە ئەوە بوو کە بڵێ قەناتی یەکێتی ڕادیۆ یەکێتی وەرەگرت یا ڕادیۆی پارتی وەرەگرت ڕادیۆی ئەوانە و زۆر ئاگایان لێ بوو ئەتوانم بڵێم قوتابیەکانی ئەوانەی کە لە چواردەوری من بوون هەموو ئاگایان لە هەموو شتێ بوو من نەمەتوانی باسی مەسەلەی سیاسی بکەم چونکە بەڕاستی نەمەزانی ئەمزانی پارتی کێ ئەمزانی یەکێتی کێ بەس ئەو بوو ڕێی خۆم هەبوو لەو مەسەلەی ڕێی من ئەوە بوو هاتووم بۆ خوێندن ئەمەوێت تەواوی کەم ئەوە بوو کە تۆزە گومانیان لێکردی کە گوایە تۆزێ خاتری باڵی مەلای ئەوە ناگری لەبەرەوە بوو بەڕێی من خۆ دەزانی لە ساڵ لە سەرەتای هەشتاکانە شەڕی براکوژی زۆر ڕوئەیە ئەوەی کە ڕێی منەوە بوو ئەموو هەت شەڕێکی براکوژی بکرێت ئەم خەتای بێ ئەو خەتای بە لە کۆتایە بێ لەسەر مێزەی دانیشتن و بەیەکەوە چاپ خۆنەوە ئەموو پێشەوەی ئەو شەڕە دروستێت با ئەو خەڵکە نەکوژرێت ئەو ینی کورد دوژمنێکی گەورەی هەیە لەبەر با دوژمناتی خۆی نەکات ئەوە ڕەخنەی من بوو لەبەرەوە کە وەکوکیی سلێمانی ئەموو شەڕن باشەڕ نەکەن ئەیان و تۆ پارتیت کە لە هەمان کاتیش ئەموو وا بکەن پارتیەوی تۆ یەکێتی دیتر لە بینەکەماویتەوە بەڵێ بەڵام هەر نەتکرد یانی حیزبەتی نەکرد نەخێر ئەی کاگارام کەواتە حیزبەتی نەکردەوە بەڵام بڵێنی کوردی ئەگەر بە دیوەکەی تریا باسکەین زۆر جار باسی ئەوواکرا کە ئەوانەی ئەچنە ئەبن بە مامۆستا بن بە پزیشک و کولیەی بڵێن تۆ بەخوێنن ئەبواە ببوو نایە بە باسی ئەمە ڕاستە بەڵێ ئەی تۆ چۆن نەبووی بە باسیش و توانی خوێنیت ئەتوانم بڵێم ماون ئەمیر کە ڕێبانگی کردم پێشەوەی شادی پۆلی شەژ وەرگین لەبێ وتی تۆ ئەبی بە یەکێکی لە یەکەمەکانی کولیەکەمان بەزەمەیە بزانم ئەی ڕائچێ بەرامبەر سەرۆک و بەرامبەر نیشتیمان و بە نازانم چی منیش وتم ڕێی من ڕێیکی باشە و ینی ئەم من هاتووم بۆ ێرە بە خەزمەتی ئەم وڵاتەوە وتی ئەو قسە قۆڕانم بۆ مەکە ئەمێ بزانم بەعسی یا بەعسی نی وتم بەعسی نیم نەوەڵا وتی داخڵ نابی وتم داخڵ بوونی چی وتی ئەگەر نەبی بە بەعسی وەرە ناگرین وەکو معید ئەو بوو پاش 5 دقیقە زۆری قسە پێوتم و کردمێ دەرێ لە ژوورەکە ئیتر چوومەوە بە قسمی داخلی باسی تەلەبەکانم کرد تەلەبەکانی تر ئیتر کەسە قسەی هەرێکە و ڕێی خۆیەوت ئەمەی و ئێهمالی کە وەرە گیرێت ئەوەی و نەوەڵا ڕاست دەکات ئەوەی دەرەیەکەن ئیتر ئەو بوو کە چوومەوە بۆ کوردستان کە چوومەوە سلێمانی ئەو بوو باسی مەسەلەکەم کرد بۆ باوکم باوکیشم وتی وەڵا تەنها شتەوەیە ئەبێ بەرتیل بێ بە جەماعەتی حکوومەت وتی من خۆم هیچم نییە تی تەنها کەسە بێت کە شتێ بتوانێت بکات تەنها هاوڕێم عەلی بۆسکانیە وتی بچۆ بۆ لای ئیتر منیش بەڕاستی لە سەرەتایە نەچووم چووم تا دەرەجەکان دەرچوون کە دەرەجەکان دەرچوون پێنجەمی کولێ بووم لەوێ لە پێنجەمی کولێکە سەبەبەکەشی ئەوە نەبوو بڵێ لە شتەکانە خراپ بووم ئەوە بوو کە سەخافەی ئامەیان دانابوو بەسی سیاسی کە ئەو یەکەم ساڵ بوو وەکو دەرزدا بنرێت ئەوە دەرز نەبوو ئەوە بوو لەوە خراپ بووم زۆر خراپ بووم چونکە هەر ناچوو مەژورەوە لە بەوە دەرەجەکەی خراپ کردنی بە پێنجەم ئەو چوون بە لای عەلی بۆسکانی باسی ئەو مەسەلەیەم کرد تر عەلی بۆسکانیش خوا عەفوی کات وتی پرسیارێ بۆ کەم شتێ بۆ کەم بچۆ وەرەوە بۆ لام ماوەیەکە و پاش ماوەیەکی کە چوومەوە بۆ لای وتی مەوعیدێکم بۆ وەرگرتووی لە ئەمنەکەی ئێرە سلێمانی بەڵێ لە ئەمنی سلێمانی لە ئوستاز سەعەد ئوستاز سەعەد بەڕێوەبەری ئەمنی سلێمانی وەکیل بوو وەکیلی مدیر بوو یا مدیر خەڵەف بوو سەعەد پیان و ئوستازیان پێ و نازانم وابزانم خوێن نەشی مەکتەبیشی نەخوێن بوو ئەو بوو کە وتی بچۆ بۆ لای ئەو بوو ڕۆژێ دوای هاوین بوو وەکو زگەرمایەکی زۆر لە گەرمای وی ئێرە نەبوو پەنجا بوو بەقات و بۆیان باخەوە چوون بۆ وێ هەتا کردیان مەژوورەوە
جارێ لە ژووری چکەدایان نام لە ژوورەکەی ترکەدایان نام ژوورێ بوو بێ پەنجەرە و بێ دەرگا ئەو ڕمایەوە سیرەکەم هەڵباسراوە ئەمن ئیشی چییە چی بەدەستێ ئەتوانێت چەند چی بکات و کەس شتی زۆر خراپ لەسەر دیوارەکە نووسرا بوو ئەوە ژوورێکە ینی کە ئینسانێکی ئاسایی نەیەتوانی بیبینێت ئەو بوو کە چوومە ژوورەوە بۆ لای ئوستا سەعەد پڕ بوو لە خەڵک هەموو دانیشت بوون دوو کورد هیچ چەمچەماڵ دانیشت بوون لەوێ دوو کوردی چەمچەماڵەکە ئوستا سەعەد وتی تفەضەل وتی دانیشە و نازانم چی وتی ئەم دوو کووردە ناسی وتی ئەم دوو کووردە ئیخباری چەند کوردیشیان کردووە لە چەمچەماڵ پێرێ گرتممانن هەمویانمانی ئەدام کردووە ئەمانە کوردی دڵسۆزن ئێمڕۆ لە مۆعیدەوە بن بە ڕەفیق پارەی یانێ و کردنیە دەرێ ئەوانە جاش بوون بەڵێ ئیتر چیان کردیان حەزەکەم ئیخباری خەڵکیان کرد ئازانم بەڵام ئەو ینی ئەو گفتوگۆ و ئەو دیالۆگەی لە بینی سعد و ئەوانە ینی هەستت بە چی کرد هەستت بە قیمەتی نازان سعات هیچ بەقیم وەکو بڵێ وەکو خائینێ سەیریەکردن چونکە قسەیەکی جوانە ئەڵێ خائین پارەی ئێمە بەس دەستی نایەمێ تەوقی لەگەڵا ناکەم چونکە هەروواکردنیە دەرەوە وتی ئەوە پارەکەتانە و عاشت ئیدکم دەستان خۆش بێ و ئەوە ئەتان کەمەوە بڕۆنە دەرێ ینی بە شێوەیەکی زۆر سوچی سەیریەکردن بە ڕێی من بوو ئایا سوچی بووە ئەوە بەس ڕێی من وا بوو کە زۆر بە سوچی سەیریانەکات لە منیشی پرسی وتی علی بەسکانی قسەی لەگەڵا کردوم و سەدیقی و نازام چی و چی و کردووە وتم ئەمەیە تەلەفۆنکەی بۆ ئەمنی مووسڵ چونکە ئەمنی مووسڵ ئەتوانێت تەلەفۆن بۆ ئەمید کات لە ئەمیدەوە ئەو کاتەکە بە ئەمیدیان وت قبولی کا بێ قبولیکەی ئیتر علی بەسکانی چەندی هەدیە بووتێ نازانم قەت پێی نەوتم شتانی پێ نەوتم وتی آخر تۆ هین نیت وتی تۆ بەعسی نیت وتم بەعسی نیم بەڵام بە ئاشکرایەرم وتم ئەگەر بەوە ئەبم بە بەعسی قبولیەکەن ئیمزایەکەم وتی نە هەر پێویست ناکە ئیمزایەکەی چونکە هەر لە سەرەتاوە بەعسیەکەی تۆ ڕەفز کراوەتەوە وتی پێشەوەی کە لە دوای ماوان ئەمی قسەی لەگەڵا کردووی هەر بەعسیەکە ناتوانی ئەو بووی تر وتی قەی ناکە بڕۆ من بۆ تاواکەم ئەو بوو کە ئەو تەلەفۆنی بۆ ئەمنی مووسڵ کرد بوو لە ئەمنی مووسڵەوە بۆ ئامادەی کولەی تۆبیان کرد بوو تلێەوە لەژێر فشاری ئەوانە قبولیان کرد دوایی هەستت بە پەشێمانی ناکرد کە چوو بوویتە ئەوێ و حەزەکەم وەڵا بە ئەو پرسیارە لێ بکەم ینی ئەمەی کە تۆ کردوتە ئەمە شتێک نییە ئەوەی کە بڵێن حەز بە خۆکردن یاخۆت لە پێناوی ئەوەی کە تۆ بگەیتە مانسەب و ئیشەکەی خۆت پێ بە هەندێک شتی ترابنی وان نییە ئەمە یاخود تۆ چۆن بۆ خۆ چۆنی لێگەیت و خۆم تۆزێ بە ئەنانیت سەیریەکەم چۆن چونکە شتێکە ینی ئەڵێ یا من یا هەموو دنیا ئەوە شتێکە بەڵام لە تەمەنێک هابووم کە یەکەم شت ئەمیست بم بە نەشتەرگەری مێشک و بڕبڕە ئەوە بوو کە پەیمانیان ناومەتێ لە کولێکە کە لەوێ بتوانم بخوێنم و هیچ ئەمەلێکی کەم نابینی ئەگەر وەریان نەگرتمایە بۆە بچمایە بۆ عسکەری و ئینەکە ئەنانێتی خۆمی تیا بوو بەڵام لە هەمان کاتیشە ئەڵێم مادەم تۆ ئازێتی کەسە نەیاوە بەوەینە چونکە من دەرەجەکەم هەبوو شتەکانم هەبوو ئەس مادەم کەسێکی کەم دەرنەکردە لەو جێگایە بەڕێی من ینی شتێکی خراپ نییە بەڵام ئەنانێتێکی تایە چۆن خۆ پارستێکی تایە لەوە ئەوە بتوان بڵێم لایەنێکی نێگەتیڤە بۆ خۆم ئێستا ئێستا چۆن بیری لەکەیتەوە ئێستا وا بیری لەکەمەوە ئەڵێم ئەڵەیشێکی باشە کردووە تەمان ئەتوان بڵێم علی بەسکانی یەشێکی باشی کردووە یەشێکی زۆر دڵسۆزی کردووە کاک علی یادی بەخێر بێ دیارە شتی لەو بابەتی زۆر کردووە هاوکاری خەڵکی زۆر کردووە بەڕاستی تۆ بۆ خۆت چیتی یابینی ینی وەکو کەسێک نەک لە بەرەوەی کە هاوکاری تۆ کردووە وەکی تر کەسایەتی علی بۆسکانی چۆن هەڵەسەنجێنی علی بۆسکانی کەڕەتێ لە مەکتەبەکەی دانووسیەکەی دانیشتون لە بازاری مەولەویە لە جادەی مەولەوی لەوێ دانیشتم لەگەڵیا جا باسی ئەوەی بۆ کردم وتی مریشتی ئەو داواجنەکە هاتووە بۆ سلێمانی کاک علی ئینسانێکی زۆر ڕازگۆ بوو ڕاستە ئینسانێکی بڵێ دەوڵەمەند بوو ئیمکانێتیە بوو بەڵام لە هەندێک تا زۆر ڕازگۆ بوو وتی مریشیان هێناوە بۆ سلێمانی ناوەکەیان پڕ کردووە لە ئاو ئێستا بۆ بە سەهۆڵ ئەیکێشن ئەمریکەکە وە قورسەکە ئەمریکەکە ئەتوێتەوە نیوەی وەزنەکەی هەیە باسی ئەوەیە کە باسی ئەوەی خیانەتی ئەو کە خیانەت لە خەڵکەکە ئەکرێت
لەوەیە بەڵام لە هەمان کاتیش کاگەلی ینی لەو ماوەیەکی زۆر کەم لەگەڵ لە دانیشتم لەو شوێنەیە چەندەها کەس ئاهاتن وەختی ئاوارەکان بوو ئەمە هاتەی بلۆکمەوێ بۆ مجەمەعەکەوەی ئەومەوێ بەشێکی زۆر زۆری پارەی ئەیانەیە یان ئەو دوایی وەرنەوە یایەکی هێناردە دەرەوە ئەوی پارەکەی بەنێ پارەی ئەو بلۆکێ ئەو شتەی بەنێ هەندێک جاریش ڕەفسیە کرد هەریانی چارنە بەڵام ئینسانێکی بەڕاستی ئینسانێکی زۆر زۆر دڵسۆز بوو بەڕای من. زۆر باشە دکتۆر لێرە کۆتایی بە مەڵخەی بەرنامەکەمانێنین لاڵخەی داهاتوودا باسی کۆمەڵی بابەتی دیکەی گرنگەکەین هەم لەسەر خوێندنەکە لە مووسڵ و هەمیش ئەو شایەتیانی لەسەر بڵێن ئەنفال و لەسەر تێکدانی خەڵات زیێ کۆمەڵی بابەتی دیکە کە تۆ دوایشتە لە نوێ لە ئەڵمانیاوە دەست پێەکەی تۆ ئەبی بە پزیشکیشی ناودار بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵخەی ئەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵخەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم. سێبەری حیزبی بەعز هەمیشە بەسەر زانکۆکانەوە هەبووە وایە نەکرد کە ناکۆک بن لە ناویەکە جاسووسیانە خستە نێوانتانی چۆن هینیان معاملەیان نەکرد لەگەڵ قوتابیانە. ساڵی ئەمەلیات بەشی دووسێ کەسیە کرد لەوە زیاتر نەبوو لەبەرەوە هەرە وایە تۆ بڕیارە ئەبێ ئەمە بمرێ ئەوە بژی. هەندێک دکتۆرە ناسم کە لە دوای شەڕی عێراق و ئێران ینی خۆیان کوشت. باش 70 ساڵ ئەم شتانە هەر زیندون لە ناو جوولەکە و لە ناو ئۆلیمپیەکانە ئەی بۆ لای ئێمە 1970 کە ئاڵێن نازانم ڕەنگە زۆر زیاترە لەوەش ئەمە لە یاداوەری ئێمەیە کاڵ بووەتەوە. کە شەڕی عێراق ئێران تەواو بوو ئەلاساس عەفۆی ئامیان بڵاو کردوێتەوە سواری لۆریەکانە کردن و ئەلاساس ئەیان بینەوە بۆ ماڵەوە بەڵام ئەمەلی ڕزگارکردنی نەبوو.